پیشیا و چالاکیە و پیشیاوە چییە؟ بەڵێ سپاس دەکەم کاک مێرانجیان. ئێمە وەک لاوێک لە ئاستی ئێستادا پێمان ناوەتە قۆناغێکەوە کە هاتوونێتە ناو حیزبێکی سیاسی لە دەرەجەیەکەمدا. دوایی لەناو ئەو حیزبە سیاسیدا لە یەکێتی لاوەندا ئێمە دوو ئەرکمانەیە. ئەرکەکەمان ئێمە دەڵێن ڕێکخراوێکی سنفی سیاسین، یعنی ئێمە دەبێت چالاکی خۆمان لە بواری سیاسیدا ئەنجام بدەین. لە دوای ئەوەی کا چالاکیەکانی خۆمان لەباری خۆمان کێشەکانی خۆمان دەبێت چالاکی سیاسەکانیشمان بەردەوام بین، چونکە ئێمە زوڵمێکی دیکەشمان لێ چووە سەرڕای ئەو کێشانەی کە لاوان لە وڵاتانی دەرەوە هەیەە. ئێمە کێشەی گەورەمان زوڵمێکە کە مافی نەتەوایەتیمان نییە وەک لاوی کورد. ئێمە دەبێت وەک لاوێک چالاک بین بۆی کە لەو پرۆسە سیاسیەدا کە بۆ بەدەستهێنانی مافی نەتەوایەتی خۆمان ئەنجامی دەدەین بەشدار بین، چالاک بین، بانگەوازی لاوی کورد لە کوردستانی ئێران کە کێشەی ئێوە چالاکن باشترن ئێستا؟ بەڵێ ئێستا بە شێوەی جۆرا و جۆر. ئەلان ئێمە وەک یەکێتی لاوان لە ڕێگای دیپلۆماسیەوە لەگەڵ لاوانی وڵاتەکانی دیکە ڕێکخراوە پێشکەوتن خوازەکانی وڵاتانی دیکە پەیوەندیمان هەیە. لەو ڕێگایەوە لە ڕێگای جۆرا و جۆری دیکەشەوە ئێمە کێشەی لاوان بە دەنگی جیهانیان دەگەیەنین لە کوردستانی ئێران. ئەو کێشانەی کە لە کوردستانی ئێران هەیە، لە کوردستانی ئێران لاوی ئێمە لەسەر کێشەی نەتەوایەتی جیاوازیکی زۆری هەیە لە نێوان نەتەوەی حاکم. ئەلان ئێمە لەگەڵ نەتەوەی حاکم زۆرمان جیاوازی هەیە، تەنانەت ئێمە لەباری دینیشەوە زوڵممان لێ دەچێت لە لاوانی کوردستانی ئێران کە ئێمە چەندین مەسهەب و ئاینی جۆرا و جۆرمان هەیە. تەنانەت ئێمە ئیزنمان نییە لە خوێندنگاکانمان ئێمە دەبێت مەسهەبی زاڵ بەسەر ئێمەدا حاکم بێ، چونکە ئەوە ئێران بۆ پەرەسەندنی ئەو نیزامەی خۆی کە بە قەولی خۆی ئینقلابی ئیسلامی پەرە پێ بدا بە وڵاتانی دیکە ئەو کارە دەکا و تەنانەت پێشێلکردنی مافی تەواوی نەتەوەکان بە گەورەترین بۆ کارێکی خزمەتگوزاری دەزانێت لەو پەیوەندیەدا. یعنی خزمەت بەخۆی دەکا بۆی کە لاوان حەقی لاوان پێشێل بکە لە هەموو بوارێکەوە، تەنانەت لەباری خوێندنەوە، لەباری ئیجازە نەدان بۆی کە زمانی خۆیان پەرە پێ بدەن. بەڵام من لەباری ئەوەی کە دەڵێن لاوان جلوبەرگی زۆرا زۆر لەبەر دەکەن و لە ئەوە هەیە کۆماری ئیسلامی ئەسڵەن لە باری فەرهەنگەوە زۆری کار کردوتە سەر کۆمەڵگای ئێمە. الان بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵین وەک یەکێتی لاوان ئێمە لەو بوارەشەوە فعالین. ئێمە لاوان ئاگادار دەکەینەوە، هەستی لاوان بەرز دەکەینەوە بۆی کە ئیزن نەدەن لەوە زیاتر بچەوسێنەوە لە هەموو بارێکەوە. ئەوە کارێکی گەورەیە کە یەکێتی لاوان لە ئێستادا خەریکە دەیکا. بەڵێ گەلێک سپاس. با میکرۆفۆن بێخەرێ ئەو هەواڵی مای پێش تێژە قسە بکەن. کەرەم کەکەک و با بینەرێمەتەژی ناوس کاک مەهران ئێوە بۆ بەرنامەکەت. من عەبدوڵای خزری پێشمەرگای حیزبی دموکرات و ئەندامی یەکێتی لاوانم. هەربژی هەم پیشمەرگەیە هەم لاوان. گەلێک سپاس. یەکێکی جوان پرسیاری کۆمە کرد مەسەلا جلوبەرگە جارکردن مەسەلا لاوێ کورد تەو لاوێ دنە. نزا حتما ودیتیە تەلەڤیزیۆنێدا vê dawiyê li Amerîkayê û Ewropayê de piskirikê wisa hebû hinek li basê wisa ber dikin mesela şalê wan tê xwarê. Yani heta şalê wan viraya hinkê car heye hêdî tê xwarê yani hin navê wî danîne model. Ya cilê ca nizanim vekirî û rût û qijî ecêb û xerîb û filan avana. Bi baweriya te yani bi hesaba azadî her kes azad e dikare wisa bike. Lê فرق اوكو اون بنا لاوكي كرد باوكو بيجن ام روش كدنا باردوخ كدنا وزيات كدنا سياسات كدنا خبات كدنا فرق لاوي كرد لاوي كي عندما يبي كتير تو او لاوي امريكاي تش كدنا هو الدنيا كدنا عالم كدنا از بناوي ما تاوي تشا واحد دكاري باس بكي كيشي مدا لسرتا دا كيشي سياسيه كيشي لاوي كرد ئێمە لە خەباتی سیاسی نێتەوەی کەماندا لاوان دەبینین کە ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە خەباتدا. هەر بۆیە ئێستا
پرسی سەرەکی ئێمە پرسی جلوبەرگ نییە، پرسی ئێمە پرسی نەتەوایەتیە، پرسی ئێمە پرسێکە کە ماوەی 31 ساڵە لەلایەن کۆماری ئیسلامیەوە پێشێل دەکرێت. جلوبەرگیش دیارە جلوبەرگ زمان هەر شتێک سیمای نەتەوەیی هەیە، سیمای نەتەوەیی ئێمەش جلوبەرگ و زمانی ئێمەیە. ئێمە ئەگەر بە جلوبەرگی خۆمان بە زمانی خۆمان لە هەر شوێنێک بین دەتوانین کە پرسیارشمان لێ بکەن خۆمان وەک کوردێک بناسین. بەڵام ئەگەر بێت و دروستە بۆ هەر نەتەوەیەک و بۆ لاوانی هەر وڵاتێک پێشکەوتن شتێکە ئەرکێکیشە دەبێ هەبێت. بەڵام لە بواری جلوبەرگ و زماندا ئێمە چونگە کوردین و پرسی ئێمە پرسێکی سیاسی و پرسێکی نێتەوەیە، دەبێت لە خۆناغی یەکەمدا تەواو هەوڵە ئێمە ئەوە بێت کە بەر لەوەی وە دوای مۆد و ینی وە دوای کردەوەی خارجی کەوین بەر لە هەموو شتێک وە دوای ویستی نێتەوەی خۆمان بکەوین، ویستێک کە زمان و لیباسی ئێمەیە. ئێمە ئەگەر لیباسەکەمان ئەگەر زمانەکەمان ئەوڕۆکە نەتوانین دیفاعی لێ بکەین، ناتوانین دیفاع لە بوون و مۆجودەتی خۆشمان بکەین. gelek spas kerem که با ئەندام کردن قسە بکە kerem که بڵە بین ساڵحی 19 ساڵمە باشترە لەسەر ئەوڵین پێناسەی لاو بکەین زین لاو چییە؟ دەتوانین بڵین لاو هێزی بزوێنەر و داینەمۆی پێشکەوتن و سەرکەوتنە لە هەر کۆمەڵگایەکدا بێ. دەبینین لاوی ئێمە لە ڕۆژهەڵات باس بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبینیم دەوڵەت کۆمار ئیسلامی بە هەر شێوەیەک بێت دەی هەوێت چونکە دەزانێت کە لاو هێزی بزوێنەرە یان پێشکەوتنە یان سەرکەوتنە بەهۆی بێکاریەوە بێیان ئەو قەیرانە ئابووری کە بەسەرێرە یان بەهۆی ئەعتیاتەوە بێکە دەوڵەت بە ئەنقەست ئەو کارە دەکات تاکو بتوانێت ڕێگە لە لاوان بگرێت بۆ پێشکەوتنیان هەر تەکنەلۆژیەک و پێشکەوتنێک لە تەکنەلۆژی ڕوودەدا بەرەو پێشی بچێ دەوڵەتی کۆماری ئیسلامی ئەو کارانە دەکات تاکو بتوانێت پێش بەلاوی ئێمە بگرێ. هەروەها هەڵاتنی لاوەکانمان ئەمانش ئەو سێدانە دەتوانین بڵین هۆکارێکی گەورەنە کە ئێستا ڕوبەڕووی لاوانی ئێمە بوونەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان. دواتر باسی جلوبەرگت کرد ئێمە بڵین و ناڵین بەهۆی ئەو پێشکەوتنی تەکنەلۆژیان تەلەڤیزۆنە ڕاگەیانەکانە ئینترنێتە بڵین نەڵین لاوانی ئێمە بۆ شتانە ئاشنانە و تا ڕادەیەک بڵین بەشێکی زۆری نەک کەم ئاشنان بەو پێشکەوتنە و بەهۆی چاولێکردن و ئەوانە دەتوانین بڵین بۆی ئەو پێشکەوتنە ڕوویدا و لە لاوانی ئێمەجا چ لە جلوبەرگ بێ چ لە مۆدی سەر بێ ڕیژ بێ. بەڵام دەتوانین بڵین ئەمەش بڵین بربەستێکی گەورە نییە لەبەر ئێمە بۆ دیهێنانی ئازادیەکانمان چونکە ئێمە دەتوانین بە بیر و هزر و تێڕامینەکانمان بتوانین ئەو هەنگاوانە بنین. جلوبەرگ بە نەزەری من زۆر هۆکارێک یان بربەستێک نیە لە پێشکەوتنی ئێمە یان بەدیهێنانی هەرچەندە ئێمە کە کوردین دەبێت جلوبەرگی تایبەت بە خۆمان لەبەرکەینیان کەلتوریشتی خۆمان پارێزین دەتوانین لە پاراستنی کەلتور و دابوونەریتی خۆمان ئەو پێشکەوتنانەش خراپ نینە هەنە لە لاواندا. gelek spas باللەز و گوتنێکی تەکمیل لە مادام کە تۆ سەچوە حەزەکەم پرسیار کردت تێ بکەم لەسەر مەسەلا خۆناسین لە یەکێک لە ئەوە کۆنسان تێدەگەژێ بۆ ئەو کۆبینا ڕێخستنێکی بەبی ئەوایی هەبە ڕێکخراوێکی بەبی ئەوایی هەبە ئەو بینا بە دەستپێکی دەگۆ درێژەدەرە خەبات و بەرخەدانێکی کەونە بۆ ئەوە کۆ بدنە ناسین لاوکی کورد خوا بناسە خۆناسینێکی پێشێکی هەر ئینسان لە خۆیەوە دەست پێ بکە هەر لاوێکی کورد لە خۆیەوە دەست پێ بکە دوای حاڵ بدە بۆ خۆناسینی لاوی دیکەی کورد لاو بەڕەوەی کتی لاوان چۆن دەچێتە پێشێ بە خۆشحاڵەوە یەکێتی لاوان بە پێی قۆناغانە کەتی پەڕیۆ زۆر بڵین تا ڕادەیەک بە پێی هەوەی هەرچەندە لە هەر ڕێکخراوەیە گیان هەر حیزبێک گیان دەوڵەتێک کەم و کورتی کەم و کوڕی هەیە بڵین نەڵێ بەڵام لە پاڵ ئەم کەم و کورتیانە یەکێتی لاوان دەتوانین پێشکەوتنێکی باشی بەخۆ دێ بۆ ناسانی خۆی و چ لە ئێرە لە ناوخۆ بێت چ لە دەرەوەی وڵات و ئەوانە کارێکی باش و هەنگاوێکی باشی ناوە چی کردووە لاوبارەوە توانیوێتی تا ڕادەیەک بەهۆی ئەوەی کە بتوانێت مافی لاوانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی ئەوەی کە داگی دەوڵەتی کۆماری ئیسلامی دەستی بەسەردا کردویان لە ماف و ئازادی و ڕادەربرین کە یەکێکە لە مافەکانی ئێمە کە لە ئێران کوردستانی ئێراندا زاڵە ناتوانین کە ئێمە بە ئازادی مافی خۆمانیان ڕای خۆمان بە ئازادی و سربەخۆی دەربڕین تا ڕادێک بەهۆی میدیاکانیان بەهۆی ڕاگەیاندنەکانەوەیان بەهۆی ئەوەی کە لەو ڕێکخراوانە ئەندام بتوانین دەنگی وان بەرزکەینەوە لەوێدا بیناسێنین. بەڵێ gelek spas
پرسیار کردن هیا لإيران دا گلک هیا هوریا باس کر پسکری کی لاوان و جوانان لإيران دا لبر او مسئله دستهلاتداری رژیم بگشتی او باردوخی که لاو تیدا لاو بگشتی و لهندک بارو چند قات چند برابر لاوی کرد مشکلی کی واده تپیش کو لاوی کرد لحالتی کی خموکی بوندا لحالتی دپراسیون و اونا بوده تپیش گلک جراد بینی که چوکوری کرد لو فشاری او حالتا دا دست به خودکشی خوش سوتاندن اونا ده تپیشی هذا كما وجه باس كم هربو بينري رزدار كو يكي كجوان چالكي يكي تيا لاوين ديمقراط كردستاني إيراني در